بەهۆی بارانبارینی چەند مانگی ڕابردوو کانی و کارێز و بەنداوەکانی هەرێمی کوردستان بوژانەوە. پەیام زنجیرەیەک راپۆرتی بە دوواداچوونی لەسەر ڕەوشی بەنداوەکانی سنووری ئیداری گەرمیان ئامادە کردووە. جگە لە دوو بەنداوەکەی قەزای دەربەندی خان 6 بەنداوی دیکە لە سنووری ئیداری گەرمیان هەن و سیان لەو بەنداوانەش دەکەونە قەزای کفری، هەرچەندە بەشێکیان بەهۆی قەیرانی داراییە و بە تەواو نەکراوی جێهێڵراون و ئاویان تێدا گن نادرێتەوە. یەکەم راپۆرت لە سنجیرە بە دوواداچوونەکانمان لە دوو بەنداوی قەزای کفریەوە دەست پێ دەکەین کە یەکەمیان بەنداوی ئاوە سپیە لە ناحەی خان و بەهۆی بارانبارینی ئەم ساڵەوە سەرڕێژی کردووە. زیاتر لە 21 ملیۆن مەتر سێجا ئاوی گل داوەتەوە و 340 هێکتار زەویشی بوژاندوتەوە. ئەم بەنداوە بەنداوی ئاوەسپیە ساڵی 2017 تەواو کراوە لەلایەن کۆمپانیای ماکسۆمەڕ تەواو بووە. درێژی بەنداوەکە 220 مەترە، لەسەرەوە 8 مەتر پانە و 21.23 ملیۆن مەتر سێجا ئاو دەگرێت و بە درێژایی 35 کیلۆمەتر ئەو گوندانەی ئەکەونە سەر ئاوەسپی سوودمەند ئەبن. پاش زیاتر لە کاتژمێرێک ڕێکردن گەیشتینە بەنداوی باوەشا سوار لە هەمان قەزا، بەڵام پێچەوانەی بەنداوی پێشوو بەنداوەکە لە حاڵەتی سەرڕێژکردندا نەبوو. سەرپەرشتیاری بەنداوی باوەشا سوار ئاماژە بەوە کرد کە بەنداوەکە لە مانگی 11 تا 24 مانگی نیسان 5 جار سەرڕێژی کردووە بۆ سەلماندنی ئەو وتەیەشی چەندین گرتی ڤیدۆیی سەرڕێژبوونی بەنداوەکەی نیشانداین. کەناڵێکی ئاودێری لێ بە درێژی 3 کیلۆمەتر و نیو نزیکەی 100 جوتیار لە سەرێتی و هەروەها گوندەکانی گۆبان، زەردا و تلیشان، جەبارە ناوەندی کفری سوود لە ئاوەکەی دەبین، هەروەها بەڕێوەبەتی دارستان و پاوان و شارەوانی کفری سوود لە ئاوەکەی دەبێنێت لەگەڵ پارکی کفریدا. بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکانی سنووری ئیداری گەرمیان بۆتە هۆی بوژانەوەی ناوچە کوشت و کاڵەکان و تەنانەت وەرزی بەهاری لە ناوچەکە بەراورد بە ساڵاتی ڕابردوو درێژ کردووەتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ئیداری گەرمیان.